دلار هیویا خوردایه سرساله سرساله سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە بەرنامەی کۆوارتان پێشکەش دەکەین. سەرەتای بەرنامەکە باس لە ڕێوڕسمێک دەکەین کە بە ئامادەبوونی نووسەران و دۆستانی کتێب لە ڕانیا کتێبی ڕانیە و ڕاپەڕین ناساندنی بۆ کرا و بڵاو کرایەوە. ڕانیە و ڕاپەڕین کتێبێکە لە دووتوێی 506 لاپەڕێ و عوسمان ڕانیەیی نووسیوێتی. نووسەر لە کتێبەکەدا وردەکاریەکانی هەردوو ڕاپەڕینی ڕانیە لە ساڵی 1992-1991 دەخاتە ڕوو. هەر لە کتێبەکەدا نووسەر باس لە ماوەی 50 ساڵی نێوان ساڵی 1970 تاوەکو 2020 دەکات. بە تایبەتی لایەنی پەیوەندیە کۆمەڵایەتی و لایەنە کولتوری و ڕۆشنبیری و فەرهەنگیەکانی ڕانیا. کتێبی ڕانی و ڕاپەڕین پێکاتووە لە 502 لاپەڕە دوو بەشە بەشێکی تایبەتە بە ڕاپەڕین هەردوو ڕاپەڕینی ڕانیە ڕاپەڕینی 5/1991 لەگەڵ ڕاپەڕینی 2/1982 هەردوو ڕاپەڕینەکەی لە خۆ گرتووە وردەکاری ناو ڕاپەڕین ئەو بابەتانەی کە تاوەکو ئێستا لە ڕاپەڕین باز نەکراون کۆمەڵێک وردەکارینە کە پەیوەندیان بە ڕاپەڕینەوە هەیە بە ڕۆژانی ڕاپەڕینەوە هەیە ئەمانە تێدا بەردەستە کراوە و وەکو پرۆژەیەکی ئەکادیمی من بۆ ماوەی 1 ساڵی تەواو لە 5/3/2020 هەتا وەکو 5/3/2021 من خەریکی ئامادەکردن و نووسین و لێکۆڵینەوە و بە دوواداچوون بووم بۆ ناوەڕۆکی ئەو کتێبە و سوودم لە زۆر سەرچاوەی جیاواز زۆر گرتووە پەیوەندیم بە زۆر سەرچاوەوە کردووە بە زۆر شایەت حاڵەکانەوە کردووە شتەکانم زۆر بەراورد کردووە زۆر وردەکاریم لە ناو ئیشەکاندا کردووە تاوەکو ئەوەی کە هێنامانە سەرەوەی وەکو پرۆژەی کتێب ئامادە ببێ و هەوڵم داوە کە شێوازێکی نوێ لە کتێبەکەدا بەرجەستە بکەم شێوازی نووسینێکی نوێ یاخود دەربڕینێکی نوێ هەروەکو شێوازە تەقلیدیەکەی جاران نەبێت کە ڕاپەڕین چۆن بوو چۆن ڕوویدا چۆن هات چۆن چوو ئەوانیە بە شێوەیەکی ئەدەبیە شێوەیەکی جێرانەوەی سەردەمیانەیە بەڕاستی و بە شێوەیەکی گشتی باسمان لە وردەکاریەکانی ناو ڕاپەڕین کردووە ئەمە لایەنی ڕاپەڕین لایەنی کللتوری و مێژویی و سیاسی ڕانێشی تێدایە بە درێژایی 50 ساڵ من لە 1970ەوە وەرم گرتووە هەتاوەکو 2021. دکتۆر ماندانە خوسرەوانی لە دایکبووی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستانە هەر لە منداڵیەوە لە شاری ورمێ دەژی ئەو خاتونە توێژەر و نووسەرە مامۆستای زانکۆیە و تاوەکو ئێستا چەندین کتێبی لەسەر مرۆڤناسی و کوردناسی بە زمانی فارسی نووسیوە خۆی دەڵێت پێویستە نەتەوەکانی دیکە لە کولتور و دابوونەریتی کوردەکان ئاگادار بن چەندین توێژینەوەی بەراوردکاری کولتوری لە نێوان زاراوەکانی کوردی کردووە ئێستا دکتۆر ماندانە ناوەندێکی چاپ و بڵاوکردنەوەی بە ناوی خوسرەوانی لە ورمێداناوە و یارمەتی ژنە نووسەرەکان دەدات بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانیان بە چاپ بگەێنن. ماندانە خوسرەوانی مەجدم دانشآموختە کارشناس و کارشناسی ئەرشەد لە ڕشتەی زەبان و ئەدەبیاتی فارسی
خەڵکی سەقزم بەڵێ باوکم سانەندەجیە و هەر لە ئەوڵ و عسخواییەکەم ئەگەر لە کوردی قسەکردنەکەم مقدارێک تەفاوەتی لەهجە بێ بە خاتری ئەوەیە کە لە ئورومیەیشا زندگیم کردە لە 2 ساڵەیی و بە دەلیلی علاقەیە کە بە ڕشتەی مردمشناسی مەخصوصاً هەر لە بەخشی کوردشناسی ما بوو و همین که واقعاً لە ئەدەبیات و زبانی فارسیە واقعاً زۆر کارم کردو و ساڵهایەکی زۆرم دانا و تصمیم گرت کە بۆ ڕشتەی دکتۆرام دکتۆرای مردمشناسی و ئینسانشناسی فەرهەنگی و اجتماعی انتخاب بکەم و ئەکیدەن تصمیمەوە بوو کە حتماً لە بەخشی کوردشناسیە فعالیتێکی مستەمەر و دائمم بێ ئەگەرچە ئیرات هەیە بە من گیریە لە مۆردیەوە بۆچی بە زوانی کوردی و کتێوم نییە بەلێ فعالیت‌های گستردەم لە تعامڵی فەرهەنگی و انتشاری فەرهەنگی خۆم لە کشورهای مختلفە بووە. خب ئەوڵین قەدەمێکە هەڵم گر هەر لە پایاننامەی دکتۆراکەمەوە دەرواقع شروع بوو کە من ئەحساسم کرد زۆریش دێر شروعم کردە و خۆشبەختانە هەر لە دانشگای ئەکادمی علومی ئەرمەنستانە من بەخشی وێدینگ و عروسیهای کوردیم کار کرد. ئەم مقایسە بینی ئۆستانی ئازەربایجانی غەربی و ئۆستانی کوردستان بوو لە ئێرانە و بە سورەتی زۆر یعنی ئانالیز کریا و کامل کارم کرد لەسەری. یەکێ لە کارهایە کە بە نەزەری خۆم ینی زەحمەتێت زۆرم کێشاوە و لەم کتێوانە کە بە 3 زوانی ئینگلیسی، فارسی و ئەرمەنی نووسیاوە کە ئەرمەنیەکەی هینی خودی دانشگا بوو یعنی ئەوان خۆیان تەرجمەیان کردەتەوە. تەواوی مەراسمهای کوردهای بادینی و سۆرانی بەم 3 زوانە ڕۆییە و لە چەندانە مەقالاتی معتەبەرە کە بە سوورەتی کتێوچە لە خارج از ئێران دانێکی هۆلاند چاپ بووە و من منزورم هەر ئەوەیە کە حتا ئەگەر کتێبێکم بە زبانی کوردی نەنووسراوێ توانیومە ئاداب و ڕسومی مەخصوصاً ئۆستانی ئازەربایجانی غەربی و ئۆستانی کوردستان بە زۆر جێ ئینتقال بم. حتا لێرە نووسراوە کە من چەندانە مەراسم شرکەتم کردە و هەموو بە عینەیە یعنی نەقل قۆل نییە. هەموو مەراسمهایەکی زۆر جالبە ئەز جملە ژن بە ژنە مەراسمی کە لەو ژن بە ژنە چ مشکڵاتێک بووە لە ناو کوردەکانە مەخصوصاً کوردهای بادینی چەنێ مەراسمی ژن بە ژنیان بووە کوردهای سۆرانی بوویانە ئلەتی ژن بە ژنەی کوردی سۆرانی چی بووە هێنی بادینی چی بووە و هەمچنین بازنویسیهای ئەدەبی بە سوورەتی ئەدەبیاتی کودەک تەوەسوتی کوشا نەورۆزی و دکتۆر ئاراز نەورۆزی کە هەردووکیان کوڕەکانی منن ئەویش بە سوورەتی کتێوهای زۆر من چەند جەڵت فقط نمونەم هاوردە خۆشم مەردێک گۆرگیم دەرواقع تەرجمە کردەتەوە لە زوانی کوردیۆ و داستانهای شیرینی کوردی یعنی چی داستانهای شیرینی کوردی یعنی داستانهایە کە ئەسالەتیان و پەیدایشیان کوردیە نە اینکە داستانهایە کە هیچ زبانێکی تر بوێ وارەتی زبانی کوردی بوێ نەخێر ئەمانە داستانهای کامڵەن کوردین. بەدیل ئیبراهیم هونەرمەندی دەنگخۆشی باکووری کوردستان لە ئەڵمانیا دەژی و ساڵانێکی زۆرە خزمەتی هونەر و میوزیکی کوردی دەکات. خەریکی چەند کارێکی نوێیە لە کلیپ و ئەلبوم. بەدیل لە ماوەی کۆرۆنادا بەبێ بەرهەم نەبووە بۆ زۆربەی شارەکانی کوردستان و بۆ نەنەتەوەییەکان گۆرانی و کلیپی هەبووە چ لە کوردستان و چ لە ئەڵمانیا.
دوا بەرهەمی ئەلبومێکە بریتیە لە لاوک و گۆرانیە فۆلکلۆریەکانی کە تا ئێستا نەوتراون. صالح هی بدرده بکله بخمه روزی ما راستی جیان ویگا تبلی هف بود بر مثلا او کووید 19 مثلا کرونا کاری ما هنری تف سکنیه هر تش سکنیه ایدی مجبورن جبوی که هم جیانا خو بردام بکن عائله هیا زارو کنه مجبورن بخبتن جی وجا از دخبتم شفقه از رادبم دچما کاری خودم اگر استران هناك استران بيجم مد خصبنا هالشيء خو از استرانا قالك قهدارت كم كيفن كلاسيك استرانيك فلكلوريد بيجن باشور از وان قهدارت كم هناك كيفني كو كاسي نقوت من از وان شخرد نفسينم ادجم جبوي باشاروج از وان استرانا اجي بيجم وقتی که از کارتیم اراسی بيجم از وسیای بمجي لی از دین ددمیش برگو هم تمید مال دمینه بچکی از کیلویم وکر بچکی زیاده بونه وکر 4-5 کیلو زیاده بونه وجا از ورزش کرد. ادویده میده به هنک استران چکرن به هنک کلیپ جی چکرن بیجم هری داوی استرانک ما چکر خورتکی می گلکی هی عمری جوان بو هی عمری 24 سالی بو اف ایشا پنچشری بو هری داوی ما استران چکر پیشیاوی دیجی ما گلک استرانین چکر بون بیجم ما سر روجاوا چند استران چکرن یک جه دستانا روجاوا بو تکسا یا برای رشو عیشان بو منو چند هنرمند دیدن ما به هفرستان منو ناتالیا خمدار هاریمان ما اوسران چکر پیشیاوی ما اکسا افرین چکر بو یعنی ام جوسا نسکنی نه پیشمرگمه هر ازهبوم با ازهمه پیشمرگمه هر ازهبوم و ازهمه قامیشلو اوینا منه آمودی واری منه افرینی سمایی منه تربستی بارگه ها منه وقتی اف مثلا کرونا چه نبود هر هفتی ام پروگرام ما هبون آهنگ بون پروگرام دبون ویجا اف بوش سالا که زیاده تر هر تشکنیه ما گلگی بیری کری راستی ادمالی دجانا سرانا دیجم حتی نگینجا ما مالید بیجن اتسر و گوش ما بره یاود بیجم ام هر دا هفتی داویا ام در و بون مسران گوتن بیری کریه چاپ کم مجبور اوتش داری bir anine megelekin دوی دمی ده دسترانی من نو دستیم دهنه راستی یعنی متخواست ایشه استودیو رب کم تکلیه وان سران ازین تخازم چه بکم دسترانی اوینی نه وجا مگوم بچه کی تکرن ناو اوینی دسترانی اوینی گله کی خوشی جوان بام هنه از خازمان چه بکم دمک قرطه و کلیپی وان آماده بکم و پیشکشی شیر شرا بشکا شرا درابی گون دوبا جرا هر تشتک من آنی جرا لبوچیه هجمنینه بیریا گلک جماوری خو کریه کو ام هر رول آهنگ بون پیک و ما آهنگ بفرد گراندن برنامه گراندن بیریا وان کریه سلاویم تایبت بونوان و سلاویم جبوی همو گله کرد و کردستان کام سرانه کجی پیشکشی و بکن دمام کردایه آزاد بونا ولاد هیویا خوردایه رزگار بونا ولاد هیویا خوردایه سرساله ملت و واله ای به دوستو یاره کیف و خوشیل واله ای به دوستو یاره کیف و خوشیل واله ئیرادە و توانای مرۆڤەکان گرێنە دراوە بەو بارودۆخەی کە تیایدا دەژین کە
کەریم تاقانە نووسەرێکی کووردە لەگەڵ ئەوەی کە مافیمانەوەی درێژخایەنی لە سوید پێنەبەخشراوە بەڵام توانیوێتی لەو ماوەیەدا بەسەر زمان و ئەدەبیاتی سویدیدا زاڵ بێت و 14 پەرتووک لە سویدیەوە وەرگەڕێتە سەر زمانی کوردی کە تیایاندا ڕۆمان و شعر و چیرۆکەن. کەریم تاقانە باس لە ژیان و بەرهەمەکانی بۆ بەرنامەی کۆوار دەکات. لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دێیەک بە ناوی دێی بەرخوباران هاتوومەتە دنیا. تەمەنم 4 یان 5 ساڵ ئەبوو نەئەبوو کە بنەماڵی ئێمە لەگەڵ سەدان و هەزاران بنەماڵی دیکە ناچار بوون زێدی بابوو باپیرانی خۆیان بەجێ بێڵن و پەڕیوەی باشووری کوردستان بن. من لە ئۆردوگای ڕۆمادی لەوێ گەورە بووم، زمانەکانی کوردی، فارسی، ئینگلیزی فێر بووم. لە ساڵی 1993 یەکەمین نووسینم بڵاو بۆەوە کە ئەو کات چیرۆکێک بوو لە ئینگلیزیەوە کردبووم بە کوردی. دوجار ساڵی 2001 بە هاوکاری بەشێک لە هاوڕێکانم هاوڕێ نزیکەکانم گۆڤارێکمان بڵاو کردەوە بە ناوی گۆڤاری ڕێبین. یەک لەو کەسانەی کە بەڕاستی ڕۆڵێکی یەکجار زۆری هەبوو لە ژیانی ئەدەبی مندا خوا لێ خۆش بوو مامۆستا حەمەی مەلاکەریم بوو. توانی زمانی کوردی ئەدەبی کوردی لە لای من خۆشەویستتر بکات. لێرە لە سوێد ماوەی 8 ساڵ مافی پەنابرێتیم نەبوو. لەو ماوەیەدا من بۆ خۆم توانیم فێری زمانی سوێدی ببم و هاوکات لەگەڵ ئەدەبیاتی سوێدیش ئاشنایەتی پەیدا بکەم. هەر لەو سەر و بەندەدا ڕۆمانی جەلادم وەرگێڕایە سەر زمانی کوردی کە مامۆستای ئازیزم فەرهاد شاکەلی پێشەکی بۆ نووسیوە. ساڵی 2012 دەستم کرد بە نووسین بۆ ڕۆژنامەکانی سوێد. ماوەی 8 ساڵ لە ڕۆژنامەیەکی سوێدیدا گۆشەیەکم هەبوو کە مانگێک جارێک ئەو گۆشەیەم ئەنووسی. هاوکات لەگەڵ نووسینی ئەو گۆشەیەدا ڕۆمان و چیرۆک و شێعر و شانۆنامەی سوێدیشم وەرئەگێڕایە سەر زمانی کوردی. هەتا ئێستا 14 کتێبی چاپکراوم هەیە. من زیاتر ڕۆمان و شێعر وەرئەگێڕم، لەو مەجالەیە زیاتر ئیشم کردووە. بۆ خۆم هەر یەکەمین هەنگاوم کە هاتمە نێو ئەدەبی کوردیەوە وەرگێڕانی چیرۆکێک بوو لە زمانی ئینگلیزیەوە بۆ زمانی کوردی، پاشان بۆ خۆشم شعرم نووسیوە. بەڵام لێرە لە سوید هەر دیسان گەڕامەوە لای ڕۆمان و لای چیرۆک و لەو مەجالەیە من ئیشم کردووە. هەموو ئەو ڕۆمانانەی ئەو کتێبانەی کە من وەرم گێڕاون، چ ڕۆمان، چ شێعر، چ شانۆنامە، هەموویانم لە زمانی سوێدیەوە کردوون بە کوردی. ئێستاش خەریکی نووسینی ڕۆمانێکی خۆمم کە هیوادارم لە ئایندەدا چاپ ببێ. کۆمەڵە شعرێکم ئامادەی چاپن و هەروەها کۆمەڵێک چیرۆکیشم ئامادەی چاپنی، هیوادارم لە داهاتووە چاپ و بڵاو ببنەوە. شادی ئیبراهیم میوزیکژنێکی لاوی ڕۆژاوای کوردستانە. ساڵی 1996 لە شاری قامیشلۆ لە خێزانێکی هونەردۆست لەدایک بووە. ساڵی 2016 لەسەر ئاستی هەر سێ بەشی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر لە یەکەمی بەدەستێناوە. ئێستا قوتابی ماستەرە لە شاری کراسنەداری رووسیا و جگە لە سەرقاڵی بە خوێندنەکەی زۆربەی کاتەکانی بۆ برەودان بە میوزیک تەرخان کردووە. وەک خۆی باسی لێوە دەکات دەخوازێت لە رووسیا کار لەسەر مەقاماتی کوردی بکات.
از رجاوای کردستانی من باجر رکلام شوش دایک بودم سال 1996 از ناو مالباتا مبخوا موسیقی آپی من دا آموزای من اوج کاری موسیقی هتکن صفي سيسي تمام كر لسوري صفي نهاية يعني بشتوي از شوم كرسانة باشور الور خدنا خوا في ماغا هنر جوانا كان تمام كر 2016 سر أستي في ماغاز سر أستي حسي بشا از يكم بوم سري صدي نوتو يكم دستاني باشان 2019 از هات من روسيا الباجار روستوف من زمان روسي خن وانا جيز از الانستيتوت كولتوري تخوينم باجار كنسبر قالك مهرجان جي درواي بيمانجم كارتري از كمان هالبجاندش بركو البيمانجا باشي ساستنو فجبربي كيم كمان هالبجاند هاف بين صالة بس كمان ديشن أسرك جبو خدني هاتم بلي خدني أذكارم خدمتها موسيقى كردي بكم شوية أكاديمي يعني مثلا شمال الفر أو موسيقى بكم أكاديمي تخن حتى بشكل ما هي الانستيتوت تمام فلكلوري روسي تخن أميري وانن أميري إيه فلكلوري يعني أجي بلاني من أتوازم أو موسيقى كردي بكم شوية أكاديمي جبلي خدنا university از دكارم مجال موسيقى كردي جي إيش بكم جبر بو قالك كرد برهنن أم دكارن بهستي كو طبخاني كردي برهنن كراسداري أسكارم وافير موسيقى كردي بكم وجبلي وياجي أسر مقامات كردي كا يعني كارتكم ميناك ربما هي لاوك هي حيران هي سفر هي از توازم واجب بيش خو أف العام جبام بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن با خێر و خۆشی.